با سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات بەشی هونەری سینەمای سلێمانی و دامەزراوی ڤیم یەکەم فێستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل ساز دەکات. هەر ئاژەزومەندێک خەونی دروستکردنی فیلمێکی هەیە دەتوانێت لە هەر کوێی دنیا بێت بەشداری بکات و فیلمەکەی بنێرێت. هونەرمەند کامەران نووری بەڕێوەبەری فستیڤاڵی مۆبایل میوانە لە لامان و گفتوگۆی زیاتر دەکەین. کا کامەران سڵاو لێ بێ بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوون. ئەمێ بپرسم بیرۆکەی فستیڤاڵی فیلمی مۆبایل چۆن دروست بوو؟ دیارە ئێمە بەشی هونەری سینەمای سلێمانی ساڵانە پێشتر چەند خولێکمانە کردەوە بۆ خوێندکارانەی کە ئەنویست کە بچنە کۆلێژی هونەر بەشی سینەما. بەڵێ. دوای ئەوەی کە هاتنە خولەکەوە و بڵێن لە بوارەکانی سینەمای وەکو دەرهێنان و وەکو سیناریۆ و ڕووناکی و کامیرە و ئەمانیان وەرگرت ئەنجامەکەی ئەوە بوو کە داوای چەند فیلمێکمان لێکردن هەر بە مۆبایلەکەی دەستی خۆیان چەند فیلمێکمان بینی دیارەوە بوون بە چەند گروپێت چەند فیلمێکیان دروست کرد. ئیتر لەمەوە دیارە کاوان هونەرمەند کاوان عەزیز بیرۆکەی ئەوەی بۆ هات وتی ئێمە فستیڤاڵێ بکەین کە بە مۆبایل وێنەی بگیرێ فیلمەکان. ئیتر بە خۆشحاڵیەوە کە بڵین پرۆژەکە هاتە پێشەوە ئەمانە ڕوومان کردە دامەزراوەی ڤیم دوجار ڕوومان کردە ئێوە وەکو کورسات ڕوومان کردە کۆمەلگای سیتی سینەما بە خۆشحاڵیەوە هەمویان هاتنە پێشەوە دیارە کورسات و سیتی سینەما وەکو سپۆنسەر دامەزراوی ڤیمیش وەکۆی کە هاوبەشین. دەستان خۆش بێ. بیرتان لەوە نەکردوێتەوە بەشی سینەما خۆی فیلم بۆ ئەم فستیڤاڵە بەرهەم بێنێت جالەوەی کە هونەرمەندانیش فیلمەکانیان دەنێرن؟ بەداخەوە بیرمان لێ کردوێتەوە بەس بەداخۆن وەکو بودجەکە ڕێی پێنیان کە بتوانین فیلم دروستکەین. ئێمە هەر ئەو ناتوانین کە بڵین ئەو فیلمانی کە دروست دەکرێت بۆیان نمایش بکەین و دوجاریش خەڵات وەرگرن لەسەرەوە. بەڵام وەکو بەشی سینەما هەنێ ئالەتمان هەیە وەکو ڕووناکی ئەمانە هاوکاری کۆمەڵی گەنجمان کردووە کە ئەو فیلمانیان دروستکەن. سەرکەوتوو بن. باسی خەڵاتە کرد ئەمێ بپرسم خەڵاتی ئەم فستیڤاڵە چی دەبێت؟ دیارە دە خەڵات هەیە لە بۆ سەرجەم بوارەکان خەڵاتی دەرهێنانمان هەیە خەڵاتی سیناریۆ خەڵاتی ڕووناکی دیزایانی دەنگ وێنەگرتن ئەکتەری کچ ئەکتەری کوڕ و داوەران و باشترین فیلم و میوزیک. ببوورە خەڵاتێکی تایبەتیش هەیە کە دامەزراوی ڤیم خۆیان دوجار فیلمێک دیارەکەن و خەڵاتێکی تایبەتی پێبەخشن. ئاستی ئەو فیلمانەی کە بەدەستان گەیشتووە چۆنە و تا ئێستا چەند فیلم بەدەستان گەیشتووە؟ دیارە ئەو فیلمانە بەدەستمان گەشتووە لە ئێستاە کە پێشتر خۆیان فیلمەکانیان دروست کردووە نەک بۆ ئەم فستیڤاڵی دروستکەن. چکە ئێمە پێشتر لە مانی یەکا بوو ئیعلانمان کرد پێشتر کۆمەڵی فیلم خۆیان ینی لە گەنجان و لە سینەماکارەوانە کۆمەڵی فیلمیان دروست کردووە ئەو فیلمانە بەدەستمان گەشتووە. دواوەدا بۆ وەرگرتنی فیلم کەیە؟ 15 اینجا ئەم فیلمانە ئەمانە ئێستا تقریبن 15 فیلمێک هاتووە لەو فیلمانە ئاسەکانیشیان ئیتر ئاستی زۆر باشی تیا فیلمیشی تیا زۆر باش نییانی تر ئاسەکان جیاوازن. بربەس کراوە چەند فیلم وەردەگیرێن؟ نەخێر بربەس نییە ئێمە پێمان باشە زۆرترین فیلم بێت بۆی کە باشترین فیلم نمایش بکەین دیارێکە زۆرترین فیلم هاو زۆرترین فیلمی باشیش بەردەستەکەوێت. کا کامەران هیوای سەرکەوتنتان بۆ خوازم سپاس کە ئامادەبووی لەگەڵمانە چاوەڕێی فستیڤاڵێکی تایبەت ئەکەین. سپاس بۆیەوە.